زیادەڕۆیەکان و پیسبوونی ژینگە لە قەزای شەقڵاوە بە شێوەیەکە چیدی ڕێکخراوە تایبەتیەکانی بواری ژینگە نەیانتوانی بێدەنگ بن بۆی ئەو زیادەڕۆیانە کە کراوەتە سەر زەوی کشتوکاڵی و شارەوانیەوە لە قەزای شەقڵاوە مەترسی زیاتر لەسەر پیسبوونی ژینگەی ناوچەکە دروست بووە. لە بەرامبەریشدا تۆڕی پاراستنی ژینگەی هەولێر و شەقڵاوە بۆ نەهێشتن و بنەبڕکردنی ئەو دیاریدانە یاداشتێکیان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. خۆشبەختانە هەندێکیان پاڵپشتی بڕیارەکانی ئێمە کرد هاوکاریان بوون بڕیاریاندا لە کۆبوونەوەی خۆیاندا ئەم کارانە تاوتوێ بکەن و کە هەندێکیان لە دەسەڵاتی ئەوانە هەندێکیان لە دەسەڵاتی لایەنی پەیوەندیدارترە داوایان لە ئێمەش کرد ئێمە سەردانی ئەو لایەنانش کرد ئێمە بڕیارمان دەکە گەڕاینەوە شاری هەولێر سەردانی فەرماندەی زێرەڤانیەکانی پاسەوانی سنوور بکەین و لەگەڵ ئاسایش بکەین و لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و پەرلەمان بکەین بۆی دەرکردنی یاسایەک بتوانین ئەم گرفتە ژینگەیانە بە یاسا چارەسەر بکرێتن. سەرڕای ئەوەی کەسن و کۆڵی لە پاراستنی ژینگە ناکات بەڵام زۆر جار بێگوێدانە ژینگە و سروشتی ناوچەکە هاوڵاتیان و کەسانی دەستڕۆیشت و زیادەڕۆیی دەکەن. زیادەڕۆیەکانیش بە شێوەیەکە داوا لە سەرۆکایەتیەکانی هەرێم دەکرێت بە یاسا ڕێگری بکات. داوامان لێکردنکەوە ئەو کێشانەی هەنا و گرفتە ژینگەیانەی هەنا هەوڵ بدرێ لەلایەن ئیدارەوە کۆنتاکت لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو گرفتانە چارەسەر بکرێن. یاداشتەکەمان لە کۆمەڵی خاڵ پێکهاتیە و لە بۆ کۆمەڵێک لایەنی پەیوەندیدارە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەزارەتی کشتوکاڵ و ئاودێری دەستەی چاکن و پاراستنی ژینگەوە گشت قەزاوناییەکان لە سنووری قەزای شەقڵاوە. بڕیار بوو بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەتی هەرێم لیژنەیەک بۆ نەهێشتن و ڕێگریکردن لە لێدانی بیری پایین و تێکدانی ژینگە و سروشتی ناوچەکە پێک بهێنرێت بەڵام تا ئێستا لیژنەکە بوونی نییە. ئەمە لە کاتێکدا بەپێی ئامارێکی وەزارەتی شارەوانی نزیکەی لە سەدادەی زەویەکانی شارەوانی زیادەڕۆیان کراوەتە سەر تا ئێستاش نزیکەی 500 کەس دراون بە دادگا بەڵام لێ پێچینەوەیان لەگەڵدا نەکراوە. هاوکات نزیکەی 24 پارچە زەوی گەشت و گوزار زیادەڕۆیان کراوەتە سەر و بۆ ئەم مەبەستەش نزیکەی 23 کەس دراون بە دادگا. و چەند جاریش تووشی بربەست بووینە لەلایەن هاوڵاتیان بە چەکەوە ڕێگریمان لێکراوە. ئەوە بۆ هۆیەکانی کە هەندێک شوێنەگەر نەمانتوانی کۆنتترۆلی لەسەر بکرێت و تێک درابێتن. ینی زۆر جار چوینەمە شۆفەرمان بردووە ئافرەت هاتوتە بەر تای شۆفەر خۆیداتە بەر تای شۆفەر کە خانوەکە تێک نەدرێتن. لە ماوەی ڕابردوودا زیادەڕۆیەکی زۆر لەسەر سروشت و ناوچە جیاجەکانی هەرێم ڕووی لە زیادبوون کردووە. قەزای شەقڵاوە شێکێکە لەو شوێنانەی کە پێشێلکاریەکی زۆری تێدا ئەنجامدرا بەڵام تا ئێستا نەتواندراوە سنوورێک بۆ ئەو دیاریدەیە دابدرێت و ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی لەسەر سروشتی ناوچەکە بەدی دەکرێت. ئەحمەد شاب NRT قەزای شەقڵاوە.